بەغدا موچەی مانگی پێنجی هەرێمی خرج کرد. داواش لە هەرێم دەکات پابەندی ڕێکەوتنەکە بێت. یەکێتی لە پارتی نیگەرانە و پێی وایە لەبارەی ناردنی موچە بە ئەنقەز ڕۆڵی بافڵ تاڵەبانیان پەراوێز خستووە. ئاترسی دووبارە بوونەوەی هێرشی هۆزەکان بۆ سەر ڕۆژئاوا هەیە و کورتیش لە ئامادەباشیدایە. ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق دوای ئەوەی وەزارەتی دارایی هەرێم 120 ملیاری وەگنیوەی داهاتی ناوخۆ ڕادەستی بەغدا کرد. بڕیاری خەرجکردنی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دەرکرد. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر حکوومەتی عێراق داوای لە هەرێمی کوردستان کردووە بۆ موچەی مانگەکانی 6 و 7 پابەندی ڕێکەوتنەکە بێت و هەر بڕەنەوتێک زیاد دەبێت پێویستە یەکسەر ڕادەستی سۆمۆ بکرێت و لە کاتی خۆی 120 ملیار دینار وەگنیوەی داهاتی ناوخۆ بۆ مانگی 6 ڕادەستی بەغداد بکرێت و دواتر بەغدا لە زووترین کات موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێم خرج دەکات. ئەوە لە کاتێکدا زیاتر لە 80 ڕۆژە موچەخۆرانی هەرێم موچەیان وەرنەگرتووە. دوایەوەی هەفتەی ڕابردوو ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال ڕاگەیەندراو بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ڕۆڵی سەرەکی هەبوو. چەند ڕۆژێک جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دواخرا. یەکێتی پارتی بەوە تاوانبار دەکات بۆ شاردنەوەی ڕۆڵی بافڵ تاڵەبانی سەرەتا کێشەیان بۆ ڕێکەوتنەکە دروست کردووە و لە جێی ئەوە دوو ڕۆژە کار لەسەرەوە دەکەن فواد حوسێن بکەنە ئەندازیاری ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەولێر و بەغدا واژوو کراوە. ئەوەش نیگەرانی لای یەکێتی دروست کردووە و پێیان وایە پارتی بە پلان کار بۆ لاوازکردنی ڕۆڵی یەکێتی لە بەغدا لە لای خەڵکی هەرێمی کوردستان دەکات. هاوسۆزی هۆزە عەرەبەکانی سنووری ڕۆژئاوای کوردستان بۆ بەدەویەکانی سوەیدا گومانەکانی زیاتر کردووە کە پێکدادانی هاوشێوە لەگەڵ هەستەدا ڕوو بدات. هاوکات هەزاران چەکداری ئەو هۆزانە کە پەلاماری سوەیدایاندا دانیشتووی شارەکانی حەلەب، دێرەزور و ڕقەی سەربەی ئیدارەی خۆسەرن. با پێچەوانەی دووزەکان کورد هێزێکی ڕێکخراوتری هەیە کە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بۆیە بەهۆی بەهێزی کوردەوە ئەگەری هێرشی لەو شێوەیە و ئەگەری سەرکەوتنی بەرامبەر بە کورد لاوازە. هاوکات وتەبێژی هێزەکانی سووریای دیموکرات هەستە ڕاگەیان لەم بارودۆخەی ئێستادا مەحاڵە چەکەکانمان ڕادەست بکەین. وتیشی ئێمە لەگەڵ شەڕدانین بەڵام بەرگری لە گەلەکەمان دەکەین.